ئازیزان دووبارە سڵاوتان لەبەر لەگەڵتانە بەردەوامین و وەتەوەرێکی دیکەی سۆدیۆمانە بێت کە ئەم جاریان باس لە ناوەندی وەرزشی کوردستانەکەین کە پاڵەوانێتیەکیان ڕێکخستووە بێگمانە پاڵپشتی دەستگای میدیای کورسات و بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات ئەم پاڵەوانێتیە کە بە کوردێکی خۆمان بۆ بە پلەیستیشن بەڕێواچێتەوە بۆ یاری دوو گۆڵێچکە وەکو ئۆزانن لە ئێستەیە لە کارگەی کولتور فستیڤاڵی گۆڵ هەیە بۆ تەماشاکردنی یاریەکانی مۆندیال و ئەم شەویش یاری بەڕێواچێت ینی ئەم شەویشتوان بڕۆن و تەماشایارەکان بکەن کە یاریەکی بەهێز هەیە فەڕەنسا لە بەرامبەر ئیسپانیای ئەمیاری زۆر بەهێز بێت و تەواو یەکلایی کەرەوە و میوانەکانی ئەمڕۆمان باسێکی تەوامان لە ئەم پاڵەوانێتیە بۆ ئەکەن و بۆ ئەوەی کە ئێوەش ئەگەر خوازیارن بتوانن بەشداری بکەن لە نێو پاڵەوانێتەکە چونکە ئەم پاڵەوانێتیە خەڵاتی تیابێت واتەیەوە توانن بڕۆن لەوێ کاتێکی خۆش بەسەر بەرن و تەماشایارەکان بکەن و لە هەمان کاتیشا خەڵات بەرنەوە و یاری بکەن بە پلەیستیشن میوانی ئەمڕۆمان ئاروین جەلال کە بەڕێزیان ڕێکخەری پاڵەوانێتەکەن و لەگەڵ ئەوەشا شادزانە ئەندامی ناوەندی وەرزشی کوردستان لەگەڵمانان سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ ئێوەش کەواتە با سەرەتا لە کاک ئاروینەوە دەست بکەم با باسێک لە ئەم بیرۆکەیە بکەین چکە تۆ بیرۆکەکەت داڕشتە و ئەوانیش هاتوون و پشگیریان کردێ ئەوێگوان بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات پێمان بڵێ ئەم بیرۆکەی و چۆن بۆ دروست بوو زۆر یەکەم جار زۆر سپاسی کەناڵی کورسات دەکەین ئەمە ئیشی یەکەم جاریان نییە کە سەپۆرتێکی زۆر گەنجەکەن لەم بوارێ خۆ دەزانین سەر لە دنیای سۆشال میدیای لە دنیای ئەلکترۆنیین بەشی گەیمینگ بە تایبەتی لە جیانە تۆپیەکە جا لە بواری گەیمینگە تۆپیەکیش هەر FC 26 کە بە تایبەتی فیفاە لە بوارێ هەم چۆن خەڵک ێستا سی دوو گۆڵێکە ئاواش یاریەکە بەنای FCەوە کە عینەن دوو گۆڵی و عینە نفسی کامل یاریزانەکان زۆربەی بوارەکە هەمووی لە FCە بەردەسا ئەم بووە دەورەیە کە زۆربەی تۆرنامنتەکان نەکرێتەوە خۆ دەزانی ئێستا ئیڤێتی وەرکەپە 4 ساڵ جاریان ڕۆیە ئەم وەرکەپە هەم دیسان لە مۆندیالی 2022 هەمان ئیڤێتیش کرا بۆ لە تۆرنامەتەکانە لە جیهانە ئەم ئیڤێتە ینی FC 22 هەمان وەرکەپ بەردەست بوو باشە ئێمەش هەر ساین ئەم بیرۆکەی لە دەروی وڵات کرد لە زۆربەی وڵاتەکان مەجموعە یاریزانێ بانەکرێت لە وڵاتێکە دەورەکە بەڕێواچێ خۆشحاڵانە ئەم دەورێش ئێستا لە گۆڵێ بە سپۆنسەری کورسات بەڕێواچێ زۆر باشەکەواتە با باسێک لە ناوەندی وەرزشی کوردستان بکەین کاکشات باسێکمان بۆ بکە بابزانی ناوەندی وەرزشی کوردستان چی لە خۆ گرتووە کامە یاری لە خۆ گرتووە بەڵێ لە ڕاستیە ناوەندی وەرزشی کوردستان چەند وەرزشێکی لە خۆ گرتووە یەکێک لەوانە یاری MMA یەکێک لەوانە مارشال ئارتسە کە هونەرە تێکەڵاوەکانە کە بۆکسین و موایتای و کەیوان ئەگرێتەوە و یاری ئۆتۆمبیل و ماتۆرسکیل کە بواری دریفت و دراگ ڕیس کە بەسپاسەوە کەناڵی کورسات لە زۆربەی چالاشیەکانە سپۆنسەری میدیاین و هەروەها وەرزشێکی کەمان هەیە وەرزشی دەستشکانەوەیە وە لە ئێستاە ئێمە بە باشمان زانی کە فیدراسیۆنی ئیگەیمیش دابنین واتە ئلکترین گەیمین یاریە گەیمینەکان ئامانجی سەرەکی ناوەندی وەرزشی کوردستان لەم چالاشیانەیە بە دەرخستنی هەلی کارە لە شاری سلێمانی و لەم یاریە جیاوازانەیە بۆ نمونە لە ئێستاە کە ئێمە بینین گەیم سنتەرێکی زۆر لە شاری سلێمانیا هەیە گەنجێکی زۆر متابعی ئەکا ئێمە لە ڕووی ئەم ئیڤێنتانەوە دەستگای میدیایی لە ڕێگەی میدیاکەیەوانێ ئەم گەنجانە خاتە تۆرنەمنتێکەوە بۆیە لەم گەنجانە هەوڵێن بچنە گەیم سنتەرەکانەوە زیاتر گرنگی بەم یاریانە بن بۆ نمونە لە MMA یا لە مارشال ئارتسەکە کە ئێمە تۆرنەمنتەکەینەوە پاڵەوانێتیەکەینەوە لەلایەن فیدراسیۆنی ئارفێڵ و CFLەوە سێرەکەی جیمەکان پڕەبن لە قوتابی هونەرە جەنجەکان سێرەکەی لە ماوەیەشی کەمە هەموو جیمەکان ئێستا تەدریبی تیاوترێتەوە هی MMA و هینی هەموو جۆری ستایلی یاریەکان ئەم لێرە لە ڕووی تەندروستیەوانەیە کەسەکان سێرەکەی ئەبینی خۆشە لە وڵاتێکا بژیت هەمووی ئازابێت و بتوانێ هوەری بەرگری بزانێ یا بۆ منە سیرەکەی ئەم گەنجی وڵاتە و خۆیان خەری کردو بە وەرزشەوە لەشێکی جوان و تەندروستیان هەیە جیاوازە بن لەوەی کە کەسانێکە ئەبینیت دوورن لە وەرزش بۆیە لێرەیە ئێمە کە ئەم چالاشیانە ئاکەینەوە من هیوادارم هەموو لایەک سەپۆرتی ئەم چالاشیانە بکە لەبەرەوەی کە ئەمە بەرژەوەندی بۆ هەموو لایەکە بەرژەوەندی لە تاشێکەوە کە
حەزی بۆ ئەو یاریە ئەڕوا هەوڵەیە بچێتە ناو یاریەکەەوە لەوە ئەچێتە جیمێکەوە یان چێتە گەیم سنتەرێکەوانێ لێوێ جیمەکە سێرەکەی هەلی کار بۆ مامۆسایەکی ڕاهێنەرە ڕەخسێنێ و ئەبێ بە سەپۆرتێک بۆ جیمەکە یا بۆ نمونە ئێمە لە فیدراسیۆنی GMSا سیارەمان هەیە دریفتمان هەیە دراگڕیسمان هەیە سێرەکەی ئەم گەنجانە سیارەیان پێ هەمویان نیەن ئەڵەن بۆچی سیارە سورعەتی دیادانرا و ئەی بۆچی لەسەر جادە لەمێت کراوە ئەمە زۆرێکە لە پرسیاری ئەو گەنجانە قسەکەشیان جوانە بۆچی سیارە تا 220 و تا 240 تیاوە بۆچی لەسەر جادە تۆ نووسیتە 6 هەڵبەتە ئەبێ حەلەبەیەکە بێ ئەبێ جادەیەک هەبێ کە ئەوانیش حەزیان لێبێ سورعەتی تاقی بکەنەوەوانێ هێزی باڵێ هێزی بزوێنەرەکانیان تاقی بکەنەوانێ یا بۆ نمونە نمایشی تیا بکەن بۆیە ئەمەش دووبارە هەلی کار ئەڕەخسێنێتەوە لە ناو بازاڕی میکانیکە بۆ بەهێزکردنی مەشینە بۆ بەهێزکردنی تایەکان بۆیە بەم شێوازە ئێمە ئیشەکان و فیدراسیۆنەکانمان دروست کردووە و هیوادارین هەموو لایەک پێی خۆش بێت و پشتگیری مام بکات دەستە خۆش بێ کاک شادکەواتە کاک ئاروین باستێکی ئەومان بۆ بکە بێگومان ئەبێ ڕێو شوێنێک هەبێت کە چۆن بەشدار بووان بن و بەشدار بن لە نێو ئەم پاڵەوانێتیا چۆن نتوانم بەشدار بن و تاوکو ئێستا چەند کەس بەشداری پاڵەوانێتەکەی کردووە کەی دەست پێیەکە چۆنە کاتژمێر چەنە بەڵێ ئێمە دەورەکە بە بەژاوی 120 نەفەرە باشە هەروەکو ستانداردی عالەمی 120 پلێرە چۆن 120 بێ بە 64 بێ بە 32 تر بەپی قۆناغەکانە ڕوا ئەنی هاوشەوی مۆندیالە بەڵێ هاوشەی هەم مۆندیال هەم یاسای یوفا چامپیۆنز لیگ بێتر بەپی قۆناغەکانە لە ماوەی 3 ڕۆژە ئەبێ ئەم دەورەیە قۆناغانە تەواو بێ قۆناغی فاینەڵ لەگەڵ کاکاتە 3 ڕۆژەوە باشە ئێمە دەورەکەمان لە پێنجشەمە دەست پێیەکات لە کاتژمێر 8 ئێوارە لە فیستیڤاڵی گۆڵێ کە هەم یاریزانەکان بۆی خستومانەتەم کاتە خۆ دەزانیت جەوەقی سە گەرمە گەی مەریش ئەبێ دەست و بلیوەنیە چکە یاریکی زۆ جدی ئەکریا ئەم پاڵەوەنتیە 4 ساڵ جارێک وتم ئەکرێ تەبعەن 4 ساڵ جارێکیش باشترین یاریزانی ئەو ساڵە دیارەکرێ ئەجا هەم پلێرەکان وەکو وڵاتانی دەرەوە کە بەریتانیا بەرازیل هەمووی ئاوا وڵاتەکانی تریش هەموو یاریزانی خۆیان خۆشبەختانە کە ئێمە ڕێکنامەکەمان کە بۆ کرد بە سپۆنسەری دەستگای میدیا کورسات ئۆتۆماتچین لە وڵاتەکانی لە ئەفو لە شارەکانی تر وەکو هەولێر تەنانەت کەلار ینی کەرکووک تەنانەت بەغاش بەشداری کردووە وەکو پاڵەوانتەکانی تر ئێمە زۆبەی وەکو خۆم کە پلێرێکی FC ستریمەرێکم لە چەندەها دەورەشە بەشداری کردووەیەکی لەو دەورانە فانتا ماستەر بووە کە سەر بە شەریکی فانتا بوو کردەوە کە بە بەشداری ئەم جارە 320 نەفەر بەشداری کرد کە هەر یەکەم بەس خاڵاتیەوە کرد بەس ئەوە گەورەترین پاڵەوانتی بوو و لە وڵاتەکانی وەکو دووبەی بە غازۆبەی و وڵاتانەش هەر ئەکرێ ئەم دەورانە بەزیساوەیە خۆشبەختانە لە ئێستا لە عێراقا تاکە دەورەیە کە دەنگی زۆر یاوەتەوە بەڵێ باشە چۆن بوو لە سەرەتای مۆندیالە دەستان نەکرد بە ئەم پاڵەوانێتیا یانیش خۆتان بەمەبەستەوە خستانە کۆتایی مۆندیال کۆتاییارەکانی مۆندیال هۆکارەکەی چی بوو؟ ئەوی ڕاستەکەی شتەکانە بێ کاتی بۆ داڕژی اینجا لەگەڵەوەشە سنتەرێک لەگەڵ شوێنەکەی ڕێکین ئێمە خۆشبەختانە کە شتەکەم فکرەکەم بە ناوەندی وەشی کوردستان وت ئەوانش خۆشبەختانە قۆبۆڵیان کرد ئێت لەگە دەستگای میدیا کورساتا قسەمان کرد ئەوان بەیەک و دوو سەپۆرتێکی زۆر چاچیان کردین ئێمە زۆر سپاسیانەکەین کە بتمانە فیستیڤاڵی گۆڵە بەڵام ئەوەیە ئەبێ پلێر ناتوانانی زۆر وەرگریت چونکە ماشڵا شوێنەکە زۆر قەرباڵ خوازیاریش زۆرە بێت ینی سەرێشەش زۆرە بێت چونکە لەگەڵ ئەوەیە تۆ 300 نەفەر بێ جیاری ژەمەدانی قانونی یاریەکەمان کردو بێ جیاری خۆی یانی هەتاک و 64 ئەبێ دوو یاری بەس ئێمە چونکە شوێنەکە قەرەباڵغە ماشەڵا ئیتر نەمانتوانین لەو پلێرانە زیاتر وەرگری زۆر باشە کەواتە باباسێک لەوەش بکەین هەندەری کامیانن پێش هەموو شتێک هەندەری کامیان حەزەکەن کامیابی بێتەوە من خۆم شخصی ئەوشی کە دەرکراوە قیناکەەوەش بڵێن یانی گەر هەندەرێکێک بوو بن کە دەرکراوێت بخۆم شخصی خۆم هەندەری ئەرجنتینێکی تۆ خۆم دەستخۆش ئەوم بەدڵە منیش تیشرتی ئەرجنتینیم لە بەراورد حالیان لە ئێستەیە باشە کە با ڕووکەمە کامێراکە کە ئێستا خەزور و خەسوون بە تایبەتی داینشون ئەوە سڵامان بۆیان هەیە کە چەندەها دەورەشە پاڵەوانتیەک هەر ئاوا کرایەوە پاڵەوانتێک ئەو ساڵە خۆ دەزانین 2022 23 ڕیامەتی زۆ بەقۆت ئێمە لە دەورەکانە باشترین ئاستی ئەو ساڵە ئیتر لە بواری فیفاشە FC ئیترەوە ساڵە نادیەکە زۆ بەقۆتەبە ئێمەش بە مەجبوری ڕیاڵمان هێنابوو باشە
ئیترە ساڵە لە قۆناغێکات دەرکرام باشە ڕیان زۆر باش خەزورم بیری لەو نەکردو لە قۆناکە دەکەم ئەوی تۆ بۆ بە ڕیال دۆڕایی تێگەی ینی بڕواکە ئەوەنە سەرسەختی ڕیاڵە ئێمە هەموو ئێوارەیە مناقەشەمانە لەسەر کریسیانۆ میسی دەستە خۆش بێت ئەی تۆ کاکشات بە خێرایی وەڵام بیتەوە زۆر زۆر بەخێرایی زۆر بە خێرایی ئینگلتەرەتەوە یاداری ئەرجنتینی باتەوە زۆر سپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون خۆش حاڵ بووین دەستان خۆش بێت زۆر سپاس